قسە هەزار و دوانی بەکار لەو دوو قسە بەکارەی کە هەیە یەکیان بۆ نێچیروانەکەم یەکیان بۆ گۆڕانەکەم. هی نێچیروان بارزانی کە ئێستا کەوتوتە حرەکەتێکی مەکۆکی و ئێوە دانیشەوە و 5 حیزبە دانیشن و بیر لەوە بکەنەوە کە چۆن چاچیکەن چکە بەردێ نەزان بیخاتە گۆمەوە بە 1000 زانە دەرنایەت و ئێستا نێچیروان بارزانیش ئێوێ ئەم بەردەی نەزانەکە خستێ ناو گۆمەوە بزانێت چۆن دەریێنێت و ئەو خەڵکەش ئامادە نین عقل و ئەزمون و تەجروبەی خوان بخەنە بەردەستی بڵام فەرم و بەڕێزجان هەستەرەوە ئاشتی هەورامێکی کەمان بۆ دروستکە ئەوە ئەویان ڕای کرد. ئەو خەڵکە ئامادە نین هەروە بە ئاسانی بۆ تۆ ببنەوە بە پێشمەرگە بۆت ببنەوە بە ڕاوێشکار بێن خیبرەی خۆتیان بدەنێ ئەزمموی خۆت ئەزمموی خۆیان بدەنێتەوە. گۆڕان مەشروعی تەقدیم کردووی مەشروعی گۆڕان لەو زمانە یەکەم جارەوە کە نەوشیرۆ مستەفا تەقدیمی کرد مەشروعێکی نیشتیمانی پاک و سەرڕاستانە بوو لە هەموو کوردیشە مەشروعێکی وانە نووسرا بوو بۆیە ئەو کاتەش تەئیدم کردو ئێساش لەسەرم کە تەئیدی بکەمەوە بە هەمان شێوە گەر ئەوان هێنایانەوە پێشەوە بەو شەرتەی گۆڕان تەسلیم بە ئێران نەبێ بەڵێ لەژە زەختی ئێرانە لە زۆنی سەوزایە بەڵام ئازایەتەکە ئەوەیە کە خۆی ڕاگرێ و شەعبیەتەکەی بمێنێ. قسەکەم بۆ نێچیروان ئەمەیە کە مشاوەرەی هەموو کەسێ بکە بە سادقانە هەندێک لە کورسەکەت وەرە خوارەوە هەندێک لە لوتبەرزی خۆتان کەم کەنەوە. ئەوە خەڵک ئێستا بەدیلەکە زۆر مجریم و تاغوت و خراپەکارە ئەجنا لێتان ڕائەپەڕی خەڵگەوەی لێ ئەوەتان لێ قبوڵ ناکە. میلەتی کوردی ئێمە زۆر مسەقەفە وەکو فەڵەستینی وایە وەکو ئەریتری وایە خەڵکێکە مزاحی دوای چاوکراوە سیاسەتمەدار پەی بە شتەکانە بە خەڵک لە جوامێری خۆیەتی دایرەکانی بەبێ موچە گرتووە. ئەوە معناوانێت تۆ ئیدارەی حکومەتە دزەکەت زۆر زۆر چاکە حکومەتەکەی تۆ گەندەڵترین حکومەت بوو پڕ ئیجرامترین حکومەتیش بوو خۆشت یەکێ بوو لەوانەیە کە ئیمزات کرد 4 ملیار دۆلار وەرگری لە ڕووس کە بەشێک بووی لە تووڕەکردنی کۆمپانیا زەبەلاحە گەورەکان کە گواستیانەوە لە هەولەر چوون لە بەسرە وەکالەتیان دروست کرد لە لای عەبادی. تەنازول کە لوتبەرزی هەنگاوی دووهەمتان شکستێکی گەورەتر دێنن دوای لە ناو خەڵکەکە هەڵناستنەوە بەخوا ئەمریکا و ئەوروپا هەمویان دەست بدەن باڵتان ئاوەک و معوەق ناتوانن لە ناو میلەتی کوردە هەستنەوە. پێشت عیب نەبێ سیاسەتمەدار نابێ ئەوانەی پێ عیبێ ئەوە قسەی سیاسەتمەدار نییە بڵە تەنازول ناکەم ئەوەندە تەنازول ناکەم بۆ کەس ئاخر تەنازولت پێکەن. ئەو ئیمام خومەینیە گەورەیە خاوەنی ئەو شۆرشە زەبەلاحی لە شۆرشی فەڕەنسا و ئۆکتۆبەر هیچی کەمتر نەبوو لە شۆرشی لینین وتی وا من زەهرەکە خۆم شەڕەکە ڕاگر دەبڕە پێت گەورەیە پێشت گەورەی بێگەر تۆش زەهرەکە بخۆیتەوە بڵێ زەهرەکە خۆمەوە وەرن تەشکیلی حکومەتێکی تەکنۆکرات بکەن هەتا مدەتێکی زەمەنی بەڵام ئینتیخاباتێکی ئاواشمان ئالمە و سالمەیەکی ترمان لەگەڵ مەکەرەوە ئینتیخاباتێکی تر هەمان کۆمیسیۆنی باڵا ئینتیخاباتەکە بانکەیتەوە و هەمان نەفەر و هەمان وجوه و هەمان سندوق و هەمان سیستمدا بمەزرێتەوە. ئەبێ چاوەڕێی ئەوەش نەکەیت کە گۆڕان تەئیدت بکە و هەر گۆڕانیش نابێت کە تەئیدت ناکە ئەو کات ئەبێت تۆ هەندێک تەنازولکەی بێیتە خوارەوە ئەوە قسەی یەکەمە قسە هەزار و دوانی بۆکار. قسەی دووەمیشم بۆ گۆڕانە. گۆڕان خاوەنی مەشروعێکی نیشتیمانی زۆر گەورە بوو پێشم وایە هێشتا وا مابێ هەرچەنە کەمتر ئێستا بڵاوەکەنەوە. شخصیەتی نەوشیرۆ مستەفا شخصیەتێکی کاریزمی تاریخی لێهاتوو بیرمەند نیشتیمانی پاک و تەسەووری ژەکەم ئەم دەستگایانی کە دروستی کردوون وابن هەرچەنە خەڵکێک وا ئەزانێ کە گۆڕان وتوێتی خۆتان حڕ بن ڕێی بە ڕاپرسێک کە ئەدەنیا پێی نادەن هەرچە من بە نظری خۆم ئەوەش تەبعەن نەئەبوو وابێت چونکە ئێمە خەڵک یعنی بە قیادەی خۆی بە حیزبی خۆیڵێ من ئێوەمان کردو بە قیادە تاکو لەو شوێنەی سرم لێ ئەشێوێ ڕێیەکانم پێ تەرجیح نادرێ پێم پەسەندنی نازانم پەسەندترینیان کامەیە تۆ پێم بڵێ ئەمەیان شیاوتری نەئەبوو ئەوانش ئێهمالکەن بەو شێوە ئەفرادەکانتان یعنی وەکو کابرای عشایر کوڕێکم لای پارتی بێ و کوڕێکی کەم بجاژ بێ کوڕی پێشمەرگە بێ کوڕێکی کەش جاژ بێ هەر کامیان سەرکەوتن لەمەین کوڕێکم زەمانەتی حیاتمەکە ئەوەش نابێ. گۆڕان ئێستاش خاوەنی مەشروعێکی کاریگەرە دڵنیاش بە لەو ئێمەش تەئیدی ئەو مەشروعاکەین کە لە خزمەتی خەڵکایە.
خەڵکێک لەوانە ئەی بۆ تەئیدی ئیسلامیەکان ناکەی بەو شێوێ. ئێمە عەزیزانی من لەگەڵ ئیسلامی و عەلمانی سەریح قسە ئەکەین. ئێمە لەگەڵ خەڵکا دوو پەیوەندیمان هەیە، یا دین یا ژین. ئێمە لەگەڵ یەکگرتو و لەگەڵ بزوتنەوە و لەگەڵ کۆمەڵ و لەگەڵ مەدخەلەکانە لە دینایەکین. تەئیدی هەموو مەشروعێکیانەکەن کە خزمەتی دینەکەک، بەڵام ئەوان دنیایان پێوە بڕێناچێت. ئەو چوارەی ناوم بردن هەر چوارەیان کۆ ببنەوە ئەو مەشروعیان پێدا ناڕێژدێ کە گۆڕان تەقدیمی کردبوو. ئەوەش کە ئێستاش گۆڕان پێیەتی، لەبەرەوە عیبەش نییە تەئیدی بکەین. ئەمە لە دینە لەگەڵ ئەو حزابە ئیسلامیانە مشتەرەکی، هەرچی هەنگاوێک بنێن بۆ ئەوەی کە خزمەتی دینەکە بکە تەئیدیەکەین. بەڵام تەئیدی ئەو ترسنۆکیە ناکەین بانگت لێ بکەن بە ئەلکترۆنی تۆ هەر قبوڵت بێ. ئێ باشە تۆ حیزبی تەنظیمی وجودت هەیە، باشە بۆ شەق لەو جیهازە ئەلکترۆنی هەڵ نادەی، لای دەخ مؤەزینەکەت بێنە بڵێ تۆ بانگ دەوە من وەستاوم. نەخوێنەوارێکی ئێمە تەورێکی گرتووە بەدەستەوە، مزگەوتێکیان داخست بوو تەورێکی هەڵگرت بوو، ئەوە تەورەکەی سەیدنا ئیبراهیمە، منەوە حازرم بزانم چێ توانێ مزگەوت لە ئێمە داخ. ئێ کاکە تەورێک هەڵگرن بڵێ چێ توانێت بانگ لە ئێمە بکا بەشتی ئەلکترۆنی. ئێمە تەئیدی هەموو مەشروعێکی ئەو ئیسلامیانەکەین، بەلاشمان و ئەهلی مزگەوت هەمووی ئیسلامین. سۆفیەک تەقدیمیکە یا مەدخەلیەک، تحریر و جیهادیەک تەقدیمیکە، یان فەتحوڵا گولەن یان نورچیەک تەقدیمیکە، یان کۆمەڵ بزوت. دووهەم لە ژینە ئێمە تەئیدی هەموو مەشروعەکەکەین کە ژینێکی پڕکەرامەت بۆ ئینسانی کورد دامەزرێن. بۆیە تەئیدی ئەو مەشروعی گۆڕانیشمان کرد و ئەکەین ئەگەر بینیمان ڕۆشنە و خزمەت بە ئەو واقعە کوردی ئەکە. جا ئەوەی کە ئەڵێن قسە هەزار و دوانی بەکارە، ئەمە ئەم دوانەیەکیان بۆ نێچیروان، یەکیشیان بۆ ئەتباعی نەوشیروان.